ئێمە بێجگەلەوەی کە دیمەنە جوانەکانە گوێزینەوە و نیشانی ئێوەماندا کە ئەو ڕیزە دوکانەی هەریەتە ناو بیارەوە ئەبینی هەمووی کەلوپەلی کوردەواری و کاری دەستی و پیشەی ئەم ناوچەیە جا ئەمانە لەسەر دەستی چەندین گەنج و خانەوادەی ڕەسەنی ئەم ناوچەیە دامەزراوە بۆیە میوانداریەکێک لەو گەنجانەمان کردووە کە خۆی خاوەنددارەتی ئەو دوکانە بەشێک لەو دوکاناناکە و لە نزیکەوە شارەزای ئەو بازرگانیە خۆماڵیە کە لە ناوچەکەی بڕێواشێت ئەوەی کە جوانە ئەوەیە کە ئەو کۆشکانە هەمویان لەسەر شێوازی خانوەکانی ناو بیارە دروست کراونەتەوە ینی شێوازی کۆنی کوردەواری بە تەختە و ینی هەندێک دیزایانی جوانیان بۆ کراوە کە بەڕاستی شایانی ئەوەیە گەشتیاران بێنە ئێرە بیبینن و لەنێو کۆشکانە چایەک قاوەیەک بخۆنەوە جا بێگومان لێرە چاش خۆشترە چونکە زۆر کەشوهەواکە کوردانەیە جا بەڕێز عیمران ئەحمەد کە خاوەنی ئەو چەند کۆشکەیە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کاک ئەمران زۆر بەخێربێ جەژنت پیرۆز بێ کاک ئەمران ینی بۆچی ئەم کۆشکانتان بەم شێوازە دروست کردەوە لە خەمخۆریتان بوو بۆ پاراستنی شێوازی ڕەسەنی بیارە یان بەم شێوازە گەشتیاران پێیان خۆشە ڕاستیە لە سەرەتای دەستپێکردنەوە وەکو پرۆژە پلانەکە سەرۆکایەتی شارەوانی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی هەڵەبجە بوو دواتر سەرۆکایەتی شارەوانی بیارە بەشێک لە پرۆژەکە ئەوان سەرپەرشتیانە کرد خودی پرۆژەکەش کە ئەوەی کۆشکەکان بوو ئێمە توانیمان دەست بکەین بە دروستکردنی کۆشەکان لێرەوە پێویستە سوپاسی سەرەتا خێڵانخان بکەین بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەڵەبجە دواتر کاکزانە سەرۆکی شارەوانی ببوورە یەک لێرە ببوورە بڕینێکە بێت لە هەڵەبجە و هەورامانە خانمان هەموو کارەکانیان بەدەستی باڵایان هەیە خێڵان خان سەرۆک بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەڵەبجەیە دەستێکی باڵای هەبوو لە دیزانی ئەم هینایە و جێبەجێکردنی ئەرکێکی زۆری کێشە لەگەڵ دیارەوە دوای ئەوەش کاکزانە سەرۆکی شارەوانی بیارە لەگەڵ ستافی هەموو شارەوانی بیارایە بەڕاستی زۆرمان و بوون بۆ پرۆژەوە خودی جێبەجێکردنی پرۆژەکەش ئەرکەکەی لەسەر شانی من بوو ئێمە خاوەنددارێتی پرۆژەکەمانە کرد کۆشەکانمان هەمووی دروست کرد و سەرکەوتنێکی باشی بەدەزێنا هەوڵمانیا کللتوری ناوچەکە بپارێزین تقریبا بە شێوەی کۆن دروستمان کردو هەموو بەردی هەورامان بەکارهێنراوە لەگەڵ تەختەیە بە دیزایانی هەورامان کللتورەکەی زۆر بە باشی پارێزراوە لەو پرۆژەیە و ئێستش بە نزیکەی 20 خێزان لەوێ ئیژەکەن ینی هەلێکی کاری باش دەرفەتی کار ڕەخساوە بۆ 20 خێزان لەو شوێنە پرۆژەی ناوەندی گەشتیاری بیارە ئیژەکەن لەشتان ساخ بە زۆر سپاس کاکە عیمران لێرە ئەگەر گەشتیار بێتە ئێرە ینی نزیکەی کات ژمێرێک و زیاتر لە سلێمانی دوورە شوێنیمانەوە هەیە بۆ گەشتیاران دەتوانن شەو بمێنەوە بەگشتی شوێنی مانەوەمان هەیە بەڵام زۆر نییە وەکو بەپی پێویست نییە هێشتا ینی گەشتیاران ئێرە ئەبین و ئەگەڕێنەوە هەنێک ئەگەڕێنەوە هەنێکی ژەمێنەوە بەشی ئەوەکە ینی هەنێک خەڵک بمێنێتەوە بەڵام تموحی زیاتر هەیە بۆەوەی بیارە زیاتر ئاوادان بکرێتەوە خەڵکێکی زیاتر بتوانێت بمێنێتەوە خۆی دیارە ئێستا بیارە کانی دەبەیەکەی لە گوندە گەشتیارە جیهانیەکان ئینشەڵا لە ئایندەیە کاری باشتر بکرێت بۆ بیارە بۆی بیارە ڕێک بخرێت و بێتە شایانی ئەوە بێکە هەرچەند ئێستا هەر سروشتەکەی بەبێ شایانی ئەوەی ببێتە یەکەم گوندی گەشتیاری جیهانی باشە کاگەمران ینی من زۆر جار لایەنە ئابوووریەکەەوە بیری لەکەمەوە هەڵبەت حەزەکەم کە بێم بەرنمەیەکی چڕوپڕی ئابووری لەسەر ئەم ناوچەیە بکەم کە تا چەند خێزانەکان توانیویانە دەرفەتی کار و وەجاهاتیان لەسەر ئەو بازرگانیە ناوخۆیە بێت لێرە ینی توانی وتانە بژێوی تەواوتان لەسەر ئەوە بێ و پشت نەبەستن بە هیچ لایەنێکی بەڵێ بەگشتی ئێستا خەڵکی بیارە لە هەموو سێکتەرەکانەوە دەستی بە ئیش کردووە سێکتەرە گەشتیاریەکان بۆ نمونە بەشێکی دوکاندارە بەشێکی پشتی بە سێرانگەکانی بەستەوە باخەکانی کردو بە سێرانگە بەشێکی پشتی بە بەروبوومی خۆماڵی باخەکانی بەستووە و بەشێکی وەستامانەیە بۆ نمونە ئیشی بەردوشتە بە هەر ینی هەورامان بە گشتی خەڵکەکەی پشتی بەخۆی زۆر تا ئاستێکی باش پشتی بەخۆی بەستووە باشە تا چەند ژێرخانە ئابوووریەکە یارمەتی دەرە بۆ ئێوە وڵای ژێرخانی ئابووری زۆر یارمەتی دەرەوە داواژەکەن ینی حکوومەت ئاوڕێکی زیاتر لە هەورامان باتەوە چونکە بەڕاستی بە تایبەتی بیارە شایانی ئەوەیە زیاتری بۆ بکرێت چونکە ڕاستی سەیری کە هەر ئێستا ئێمە خۆمانە و دیمەنانە ئەبینین ڕۆژانە بە هەزارها گەشتیار ڕوو لە هەورامانەکەن کاک عیمران ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە تۆ بۆ خوێندن چوویتە دەرەوە ینی تۆ لە رووسیا خوێندنت تاو کردو بەڵام هاتوویتەوە لە ناو بیارە ئەم کۆشکە جوانانە دروست کردەوە خزمەت بە شارۆچکەکەی خۆتانەکەی
ئەوە چەند ینی گرنگە کە بیرۆکەی گەنجان خۆیان بێ بۆ نمونە هەمیشە ڕوو لە شارە گەورەکان نەکەن بۆ دەستکەوتنی کار و بۆ ئەنجامدانی پرۆژە، ینی ئەتوانن لە شوێنێکی لەم شێوەیەشکە دانیشتوانەکەی زیاتر و نزیک لە 7,000 کەسە پرۆژێکی جوان بکەن و سەرکەوتوو بێگومان ئەتوانن پرۆژەی زۆر جوان بکەن لە منتیقەکەی خۆیانە. من ئەگەر بتوانم شوێنەکەی خۆم ئاوادان بکەمەوە بۆچی بچم بۆ شوێنێکی تر، بتوانم هەلیکار بۆ خەڵکی خۆم بڕەخسێنم، بۆچی بچمە شارێتر هەلیکار بۆ خەڵکی تر بڕەخسێنم. ئاوادانکردنەوەی منتیقەکەی خۆمان لە موشتە گرنگترە بەلای ئێمەوە و ئێسش بۆ گەنجانی شەر بەگشتی بەعام بەگشتی ئەگەر قسەیەک بکرێ هەر تەنها پشت بەخۆ بەست تەنها خوێندن یان تەنها یان تاعینات پشت بەستن بە حکوومەت شەر نییە تۆ تەنها پشت بە حکوومەت ببەسی. هەموو کەسێک ڕۆژە لە ڕۆژان دەرفەتێکی بۆێتە پێشەوە کە خۆی بدۆزێتەوە لە ئیشەکە ئەتر شەرنی ئەو ئیشە حکومی بێ. ڕاستە کاگەمران ئەو وەلێرە ئەو مامەڵە بازرگانی کڕین و فرۆشتنەی کە هەیە ڕۆڵی کللتور چی بووەتیایە؟ بۆ نمونە تۆڵەی ئەو دوکانانەمان لەسەر شێواز هەر شوێنێکی دیکە کاریگەری هەبووە لە سەرنجی گەشتیار زیاتر کاریگەرێکی زۆر گەورەیە بۆ بەتایبەتی بۆ منتیقەیەکی وەکو هورامان هەتا شتەکان زیاتر کللتوری بن نزیک بن لە کولتورتان هەیە بەگشتی ئەوە زۆر بۆیەش ئەو پرۆژەیە بەو دیزاینە جێبەجێ کراوە مۆدێرنتر بپارێزین هەر سروشتەکە ڕەنگە ڕێگەتان نایابەوەی کە شارستانیانە لێرە جێبەجێ زۆربەی وڵاتانی جیهان لەگەڵەوەی کە پێشکەوتون بەڵام هیچیان شێوازە مۆدێرنەکە کاریگەری نەبووە لەسەر کللتوریەکەی. رووسیا ینی بووە لە هەر ئەو نقطەیەمانە چونکە بەراورد لەگەڵ هیچ شوێنێکی تر هەورامان ئەوە لایەنە ڕەسەنایەتیەکەیەتی یا خۆشیەکەیەتی هەردووکێتی هەردوو خاڵەکەیتی دەستخۆش زۆر بەخێر بێ نمونەت زیاد بێ گەنجانی وەکو تۆ بۆ کوردستان جێگەی شانازین زۆر سپاس کە بۆ هەموو گەنجانی زۆر سپاس